جەماعەت ئەزانن پاسەوانیش خۆشە، ئەملاک بگرن و ئەولاد بگرن و ڕێت بۆ بکەن و دەور و بەرت قەرەباڵغ وێت. حەز بە هەیبەتێکی وانە باس دنیا ناکەم، باسی پاسەوانی ڕۆژی قیامەتەکە. لە ڕۆژی قیامەتە پاسەوان هەیە، بەڵێ هەیە، لە فەرمودەی سەحیحا باس کراوە. ئەی چییە؟ چۆن دەسم کەوێ ئاسانە لەگەڵم بە. لە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژە قورس و ناڕەحەتە، پانتایەکی زۆری هەیە، ترس و دڵڕاوکی زۆر تیا، بەڕاستی پێویست بە پاسەوانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکیان بە سەحابەکانە فەرمێ: خذوا جنتكم، خۆتان پارێزن. قالوا أو من عدو حضر يا رسول الله صلى الله عليه وسلم، دژمنی هێرشی بردووە؟ قال لا، خذوا جنتكم من النار، لە ئاگری جانم خۆتان پارێزن. فەرمیان بەچی خۆمان پارێزین؟ فەرمووی بە سبحان الله، الحمد لله، ولا إله إلا الله، والله أكبر، فإنهن يأتين يوم القيامة. عام چوار ذکری کە باسم کرد، لە پێشەوەت، لە تەنیشتەکانت، لە دواوەت پاسەوانیت بۆکەن لە ڕۆژی قیامەتە. و هەروەها فەرمێ مونەجیات، ئەمانە تەنیا پاسەوانی ناکەن، بەڵکو خاوەنەکەیشیان ڕزگارەکەن لە ئاگری جانەم. خوای پەروەردگار من و ئێوە لە ئاگری جانەم پارێزێ و بڵێن ئامین. وەسەلام عەلەیکم.